سەردانەکەی تۆم باراک نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ بەغدا دەستپێکی قۆناغێکی نوێ و پڕ لە گرژی پەیوەندیەکانی نێوان واشنتۆن و عێراقا. باراک لەم سەردانە فەرمیەیدا بۆ عێراق و کۆبوونەوەی لەگەڵ عەلی زەیدی سەرۆک وەزیران پەیامێکی ڕێژکاوانەی پێبووە کە لە ناو میدیاکانی عێراقدا بە جانتای ڕەش ناوبراوە و گوزارش لە فشارێکی بێوێنەی ئەمریکا دەکات بۆ ئەوەی بڕیاری سیاسی عێراق بخاتە ژێر کۆنتڕۆلی خۆیەوە. لە ئێستادا ئەمریکا داوایەکی ڕوونی هەیە کە مەرجەکانی خۆی بەسەر کابینەکەی عەلی زەیدیدا بسەپێنێت، بە تایبەتی لە پڕکردنەوەی ئەو پۆستە وەزاریانەی کە هێشتا بەتاڵن و پڕ نەکراونەتەوە. ئەمریکا دەیەوێت ئەو کەسانە لە پۆستەکاندا بن کە لەگەڵ بەرژەوەندی ئستراتیژیەکانی واشنتۆن یەک دەگرنەوە. لەگەڵ ئەوەشدا هەستیارترین دۆسیا کە باراک خستیە بەردەم زەیدی پرسی چەکداماڵینی هێزە چەکدارەکان بووە. ئەمریکا باشکرا داوای کردووەم هێزانە چەکەکانیان ڕادەست بکەن، بەڵام ئەم داواکاریە لە وڵاتێکی وەک عێراقدا کە دابەشبوون و ململانەی زۆری تێدایە ڕوبەڕووی بربەستی گەورە بووەتەوە. بربەستی سەرەکی و کارتە بەهێزەکان گورزی گەورەن بۆ پلانەکانی ئەمریکا، لەوانەش بوونی کاریگەری بەهێزی ئێران لەسەر عێراق، چونکە تاران عێراق بە هەستیارترین پێگەی استراتیژی خۆی دەزانێت و بە ئاسانی دەستبەرداری ئەو کارتە بەهێزانە نابێت کە لە بەغداددا هەیەی. هەر بۆیە چاودێران پێیان وایە داواکاریەکانی ئەمریکا بۆ چەکدانانی گروپە چەکدارەکان لەم قۆناغەدا تەنیا ڕاگوزەر و کاتیە. هەر بۆیە تا ئەو کاتەی تاران و واشنتۆن نەگەنە لێکتەی گەشتێکی بنەڕەتی، سەقامگیرکردنی دۆخی ئەمنی عێراق کارێکی ئەستەم دەبێت. واشنتۆنیش بۆ زاڵبوون بەسەر ئەم دۆخەدا پەنای بۆ هەڕەشەی گۆشەگیرکردنی نێودەوڵەتی و کارتی ئابووری بردووە تا عێراق ناچار بکات بەو نەخشە سیاسیەوە پابەند بێت کە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دایناوە. عەلی زەیدی ئێستا لە دۆخێکی زۆر هەستیاردایە، لەلایەک پێویستی بە پشتیوانی ئەمریکایە بۆ تێپەڕاندنی قەیرانەکان، لەلایەکی دیکەشەوە لەگەڵ ئەو ڕاستیەدا ڕوبەڕوو بووەتەوە کە ئێران هێشتا بەڕاردەری سەرەکیە لە زۆرێک لە دۆسیە ئەمنیەکاندا. چاودێران دەڵێن سەرکەوتنی هەوڵەکانی ئەمریکا لە عێراق پێشەر شتێک پێویستە بە توانای عەلی زەیدی لە دروستکردنی هاوسەنگی لە نێوان ئەم دوو زلێزەدا و ئەگەر نەتوانێت ئەم هاوسەنگیە دروست بکات، مەترسی ئەوە هەیە عێراق ببێتە گۆڕەپانی یەکلاکەرەوەی ململانەکان کە لە کۆتاییدا سەقامگیری وڵاتەکە قوربانی یەکەم دەبێت.